شەڕی سەپێنراوی رووسیا بەسەر وڵاتی ئۆکرانیادا هەر تەنها لە ڕەهەندی لەشکریەوە سیر ناکرێ، بەڵکو یەکێک لە ڕەهەندە گرنگەکانی تری ئەم شەڕەی ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا دەیکات بریتیە لە بەرەنگاربوونەوەی خواستی خەڵک بۆ دیموکراتی و ئەو بەهایانەی بوونەتە کۆڵەکە بۆ جیهانی ڕۆژاوا. پرسیارەکە لەوەدایە کێ سەردەکەوێت؟ ئایا دیموکراسی و ئەو بەهایانەی ئێمە هەمانن سەردەکەون یا سەرکوتکاری سەردەکەوێت؟ بەڕاستی ئەمە سەنگی مەحەکە، چونکە ئەوەی ئێوە دەیکەن بەشێکە لەو ئەرکە و وەڵامی ئەو پرسیارانە. وڵاتانی ڕۆژاوا هەر لە سەرەتای دەستپێکی ئەم قەیرانەوە بڕیاری کۆمەک و یارمەتیدانی گەل و حکوومەتی ئۆکرانیایشیان داوە و ئەو پشتیوانیەش لە 3 خاڵدا کۆکراونەتەوە وەک سەرۆکی ئەمریکا ئاماژەی پێدەکا بەرنامەش لە ئارادایە بۆ زیادکردنی پشتیوانیەکان. یەکەم پشتیوانی ئوکراینیا لە ڕووی یارمەتی لەشکریانە و مرۆییشەوە، دووهەم سەپاندنی سزای ئێجگار قورس بەسەر رووسیادا ئەندازەیە کە هەرگیز سزای قورسی ئابووری ئاوایی بەسەردا نەسەپێنراوە. ئەم سزایەنش بە مەبەستی داڕمانی ئابووری پوتینە و سزادانیەتی بەهۆی ڕەفتارەکانیەوە. سێهەم بۆ تۆکمەکردنی ناوچەکانی ڕۆژهەڵاتی هاوپەیمانەکانمان لە ناتۆ کە نیگرانیەکی زۆریان هەبووە لەسەر ئەگەرەکان و ئەوەش کە چی ڕوودەدات. ئێمە ئەو 3 خاڵانەمان بەجێگەیاندون و ئێستاش بڕیارمەداوە و سووریشین لەسەر وابەستەییمان پیانەوە و برەو پێدانیشیان. یەکێک لە مەبەستەکانی تری سەرۆکی رووسیا لەو شەڕەی سەپاندوێتی بەسەر ئۆکرانیادا دروستکردنی کەلێن و درزێکی گەورەیە لە ناو هاوپەیمانێتیەکانی جیهانی ڕۆژاوادا، ئەڵبەت بەبێ هیچ گومانێک هەر کەلێنێک بێتە ئاراوە ئەوە لە بەرژەوەندی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی مۆسکۆ دەبێت. Putin was banking on NATO being split. My early conversation with him in December and early January. پوتین گرەوی خۆی لەسەر دابەشکردنی ناتۆ دەکرد. پێشتر لە مانگی 12 و سەرەتای مانگی 1دا کە قسەم لەگەڵ دەکرد بۆم ڕوون بووەوە، بیری لەوە نەکردەوە ئێمە یەکگرتو دەمێنینەوە. هەرگیز ناتۆ وەک ئێستا یەکگرتو نەبووە. پوتین ڕێک پێچەوانەی ئەوەی بەدەستێناوە کە دەیخواست وەک بەرەنجامێکی هێرشکردنە سەر ئوکراینیا. هەمان ئەو یەکگرتوویشمان لەگەڵ ئەوروپا و لەگەڵ یەکێتی ئەوروپا و هەروەش لەگەڵ پێشەنگەکانی دیموکراسیدا هەیە لە وڵاتانی کۆمەڵەیە حەوتدا. لە وەتای ئەم شەڕە سەپێنراوەی ڤلادیمیر پوتین دەستی پێکردووە لە ئۆکرانیادا، حکوومەتی ئەو وڵاتە لە هەوڵێکی زۆردایە تا بچێتە ناو ئەو بەرەی ڕۆژاواوە و دەشڵێت لەم شەڕەدا گەل و لەشکری ئۆکرانیا بوونەتە قەڵغانێک بۆ پاراستنی بەها بەرز و پیرۆزەکان. بەڵێ ئەوە ڕاستە، ئێمە ئەندامی ئەو هاوپەیمانەتیە نین کە بەهێزترین یەکێتی بەرگریە لە جیهاندا. ئێمە یەکێک نین لەو 30 وڵاتەی لە ژێر چەتری پاراستنی هاوبەشدان. ئەو هەستەمان هەیە لە هەرێمێکی نەڕەش و نەسپیدان لە نێوان ڕۆژاوا و رووسیادا. بەڵام ئێمە بەها هاوبەشەکانمان دەپارێزین. ئێمە خەڵکێکی گەشەکردوین، ئەوە بۆ زیاتر لە 1 مانگە بەرگری لەم بەهایانە دەکەین. بەرگریی قارەمانانە، زیاتر لە 1 مانگە قورسترین مەینەتی دەچێژین. 1 مانگ و زیاتریشە وڵاتێکی ئاشتی خواز وێران دەبێت و لەگەڵیشیدا هەموو پێکهاتەی سیستمی ئاسایشی جیهان وێران دەبێت. لە مۆسکۆشەوە سەرۆکی رووسیا هەموو هەوڵەکانی لە پێناو ڕاگررتنی شەردا دەدرێن و هەموو ئەو میکانیزمانەی بەکاریش دەێنرێن بۆ کۆتایی هێنان بە تونند و تیژەکان بە هەوڵدان بۆ سڕینەوەی رووسیا ناودێردەکە. لە ئێستادا ئەوان دەیانەوێت وڵاتێکی تەمەەن 1000 ساڵ بسڕنەوە. من باسم لەو جیاوازیەیە کە هەموو شتێکی گرتووەتەوە و قۆناغ بە قۆناغ لە بەرامبەر رووسیادا گیراوەتە بەر و زۆرێکیش لە وڵاتانی ڕۆژئاوا پیادەی دەکەن. لە کۆبوونەوە لوتکەیە ئاساییەکەی هاوپەیمانێتی ناتۆ کە ڕۆژی 24 ئەم مانگە لە بڕۆکسل کرا، ڕێبەرانی وڵاتانی ئەندام هاوڕابوون لەسەر ئەوەی کۆبوونەوەکەیان بۆ بەرەنگاربوونەوەی شەڕانگێزیەکانی رووسیا بۆ لە ئۆکرانیا و بە مەترسیدارترین هەڕەشەش ناودێریان کرد لە دەیان ساڵی ڕابردوودا بۆ سەر ئاسایشی ئەوروپا و هەروەهاش ئاسایش و سەقامگیری جیهانیش. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. دواترین پەرسەندنەکانی شەڕی سەپێنراو بەسەر ئۆکرانیادا تەوەری ئەم هەفتەیەی چاوی واشنگتنەوە لە ڕێی سکایپەوە میوانداری جەیمس بروک دەکەین. بەڕێز بروک پسپۆڕی کاروباری رووسیا و ئۆکرانیایە و بۆ ماوەی 24 ساڵ راپۆرتی بۆ ڕۆژنامەی نیویۆرک تایمز نووسیوە لە زۆر شوێنی جیهانەوە. دواتریش سەرۆکی ئۆفیسی بلومبەرگ بووە لە مۆسکۆ و هەروەها پەیامنێری دەنگی ئەمریکاش بووە لەوێ.
دوای مۆسکۆ چۆتە ئۆکرانیا و بۆ 6 ساڵ لە کیەف پایتەختی ئەو وڵاتە بووە لەوێش ماڵپەڕێکی تایبەت بە کارداری و وەگەرخستنی سەرمایە دامەزراندووە. جیمز زۆر سپاس بۆ ئامادەبوونت. تۆ ماوەیەکی زۆر وەکو باسم کرد لە مۆسکۆ و کیەف بووی. چ جۆرە خوێندنەوەیەکت هەیە بۆ ئەم ڕووداوانە و ئەم شڕەی ڤلادیمیر پوتین سەپاندوێت هی بەلای تۆوە ئەم جۆرە بەرگریەی کە ئێستا دەیبینین لەلایەن ئۆکرانیەکانەوە شتێکی چاوەڕوان کراو بوو؟ Yes, Milan, thank you for having me on. It's a pleasure to talk to your Kurdish viewers. بەڵێن سپاس بۆ میوانداریەکەت و خۆشحاڵم بەوەی قسە بۆ بینەرانی کوردەکەم. ئەو بەرگریەی ئۆکرانیەکان لە خاکی خۆیانی دەکەن هەرگیز جێی سەرسوڕمان نەبوو چاوەڕوان کراویش بووە بۆ من هەمیشە یەکگرتووی و هەستی نیشتیمانی هەبوو لە ئۆکرانیادا 6 ساڵ لەوێ ژیاوم زۆرێک لە پەیامنێرەکانی داهاتنە ئەو وڵاتە لەو پاشخانە نیشتیمانیت تێنەدەگەیشتن ئەوە تا ئێستا دەبینین لە سەدانەوە و پێنجی خەڵک دژی داگیرکاریەکانی رووسیان. پوتین وەهای دانابوو کاتێک دەچێتە ئۆکرانیاوە بە گوڵ و ئامێزێکی کراوەوە پێشوازی لێ دەکرێت بەڵام شتی وەها ڕووی نەدا. سەربازەکانی رووسیا چاوەڕوانی ئەو بوون مانۆڕی سەرکەوتنیان بۆ ساز بکرێت بەڵام لەبری ئەوە پاشەکشیان پێکراوە. لەو بڕوایەدا ئەمە شەڕی سەرڕمەکان و بەکارهێنانی چەکی دژە تانکە. هێزەکانی ئۆکرانیا ژمارەیەکی زۆری تانک و زری پۆشەکانی رووسیان تێکشکاندووە لە ماوەی 1 مانگی ڕابردوودا و بە 3 هێندەی ژماری تانک و زری پۆشە شکێنراوەکانی رووسیا دادەنرێت لە ئەفغانستان. بێگومان دابینکردنی دژە تانکەکان لەلایەن ئەمریکا و بەریتانیاوە کاریگەری خۆیان هەبووە. لە ئێستادا هاوڕاییکی بەرچاو هەیە دژ بە رووسیا بۆ پاشەکشە پێکردنی بەڵام ترسی من لەوەدا رووسیا پەنا بەرێتە بەر بەکارهێنانی چەکی کیمیایی یان ناوەکی. لەسەر مەسلەی چەکی کیمیایی و بەکارهێنانی چەکە کۆمەڵکوژیەکانی تر دواتر تەوەرێکی تایبەتمان هەیە لەسەر ئەوە بەڵام ئێستا ئەمەیە بزانم بەڕای تۆ ئەمریکا دەیتوانی چ شتێکی زیاتر بۆ گەلی ئۆکرانیا بکات لەم قەیرانەدا کە تێی کەوتووە بە بەراورد لەگەڵەوەی کە هەتا ئێستا کردوێتی. Well, right now, the U.S. is لە ئێستادا ئەمریکا سەدان جۆر ئامێر و چەکی لەشکری ناردووە و زۆر بەشیان چەکەکانی دژە ئاسمانین و بۆ خستنە خوارەوەی هەلیکۆپتەر و فڕۆکەکانی تریش بەکاردەهێنرێن و زۆریش کاریگەرن. تا ئەم کاتە نزیکەی 100 فڕۆکەی جەنگی و هەلیکۆپتەری رووسیان پێخراوەتە خوارەوە. لە ماوەی 10 ساڵی مانەوەی رووسیا لە ئەفغانستاندا هەر ئەوەندە فڕۆکە کەوتۆتە خوارەوە. جا هەر چەندێکی تر ئەم کۆمەکە زیاد بکرێت ئەوە باشترە. فشاری زیاتری دیبلۆماتی پێویستە. ئۆکرانیەکان هەرێمی دژەفڕینیان دەوێت. لە ڕاستیشدا مەترسیەکانی موشەکە دوورهاوێژەکانی کروز زۆرن. بۆ بەرەنگاربوونەوەی ئەو مەترسیەش پێویست بە سیستمی پاترۆیتی دژە موشک هەیە. یەکێک لەو موشەکانە لە بازاڕێکی شاری کیڤیدا بوو. من هاوینی ساڵی پار لەوێ بووم و ئەو بازاڕی خاپور کردووە. هەر بۆیە پێویست بە موشکی جۆری پاتریۆت و هەروەها بە تۆپی دوورهاوێش هەیە بۆ بەرەنگاربوونەوەی دوژمن. دامینکردنی ئەو کەرەستانە هەرتەنها ناردنی ئەو جۆرە چەکانە نییە بەڵکو پێویستیشی بە مەشق و ڕاهێنانیش هەیە کە لەوانەیە 45 ڕۆژ بخانێت تا بزانرێت چۆن بەکاردەهێنرێت. بەڵام تا ئێستاکە ئەمریکا کاری لەسەر ئەمە نەکردووە. بۆچی 45 ڕۆژی تر ئەبێ چاوەڕێ بکرێ هەتا مەشق و ڕاهێنان بە سەربازەکانی ئۆکرانیا دەکرێ؟ بۆچی بۆ نمونە لە ساڵی پاردا ئەم ئەگەرانە هەمووی لە ئارادا بوون بۆ ناتۆیە ئەمریکا ئەو مەشق و ڕاهێنانی بە لەشکری ئۆکرانیان نەکرد؟ They didn't take the Russian threat seriously. ڕاستە چونکە هەڕەشە و مەترسیەکانی رووسیان بە ڕژدی وەرنەدەگرت. زۆر کەس تەنانەت تا 4 ڕۆژ بەر لە هێرشەکان پێیان وەها نەبوو پوتین ئەو داگیرکاریە دەکات و وەهایان دادەنا کە پوتین یاریەکی چاواشەکارانە دەکات بەڵام دەرکەوت کە هەڵەن. جا مەشق و ڕاهێنان هەبوو یان با بڵێم دەستی پێکرد بوو بەڵام رووسیا ئەو بنکەی مەشق و ڕاهێنانی خاپور کرد. خۆشبەختانە ئەوانەی مەشق و ڕاهێنانەکانیان پێدەکردن بە بێوەیی ڕزگاریان بوو بەڵام نزیکەی 15 ڕۆژ لەمەوبەر وەک گوتم ئەو بنکەیە خاپور کرا. ئەندامێکی کۆنگرێز دەڵێت ئەگەر ئەوان بتوانن کارەکە بکەن ئەوە ئێمە پێداویستەکانیان بۆ دابین دەکەین بەڵام بیرمان نەچێت بەکارهێنانی ئەو چەکانی باسم کردن وەک سیستەمی دژە موشکی یان تۆپی دوورهاوێش پێویستی بە مەشق و ڕاهێنانێکی پێشکەوتوانە هەیە. دوو بابەت هەیە لەم شڕەدا زۆر جەختی لێ دەکرێتەوە. یەکەمیان هێرشکردنە سەر دیموکراتیە، خاڵی دووهەمیشیان دۆسەی یەکگرتوویی ناتۆیە با لە دیموکراتیەکەوە دەست پێ بکەین. ڤلادیمیر پوتین بۆچی ئۆکرانیا هەڵدەبژێرێ و بیکاتە بابەتێک یاخود بیکاتە پێگەیەک بۆ هێرشکردنە سەر دیموکراتی؟ Well,
Putin is threatened not by NATO, but by a successful هەستکردنی پوتین بە مەترسی لە ناتۆ نییە هێندەی ئەوەی لە سەرکەوتنی ئۆکرانیای دیموکراتیدایە ئۆکرانیا هەڵبژاردننی دەکرد بە بەشداری ژمارەیەک لایەن 3 ساڵ لەمەوبەر 7 کاندید لە هەڵبژاردندا هەبوون و یەکێکیان کاندیدێکی جوو بوو ئازادی ڕاگەیاندن هەیە لە ئۆکرانیا ئابووری لەسەر بنچینەی بازاڕی ئازادە بە وردی چاودێری خەرجەکانی حکومت دەکرێت بەڵێ گەندەڵی هەیە لە ئۆکرانیا بەڵام بەراورد ناکرێت بە رووسیا ئەمانە هۆکارن کە مۆسکۆ وەک مەترسیەک لە ئۆکرانیا بڕوانێت چونکە دیموکراتی تیادایە ئەمە کرۆکی بابەتەکەیە لای ڤلادیمیر پوتین کە بە مەترسیشی گەورە سەیری دەکات بۆ تاکڕاویەکانی خۆی لە رووسیادا لەبەر ئەوە دەبینیت ناتۆی کردوتە بیانوو بەڵام بەڕاستی لای من سەرکەوتنی دیموکراتی و بازاڕی ئازاد لە ئۆکرانیا هۆکارە ڕاستەقینەکەیە خاڵێکی دیکەش بە خێرایی بیڵێم سەرچاوی کللتوری رووسیا دەگەڕێتەوە بۆ ئۆکرانیا مێژووی ئۆرتۆدۆکسیەکان لە ئۆکرانیا و دێرینی شاری کیف کە بە سەدان ساڵ لە پێش مێژووی مۆسکۆیە ئەمانە کاریگەری خۆیان هەیە بەسەر رووسیای ئەمڕۆوە جا ئەمە وەهای کردووە پوتین ئەو وڵاتە وەک ناوجەرگەی وڵاتی خۆی ببینێت ئەم شەڕە شتێکی سەیری تیادایە کاتێک دەبینیت وڵاتێکی کریستیانی ئەرتۆدۆکس هێرش دەکاتە سەر وڵاتێکی تری ئەرتۆدۆکس بەڕاستی سەیر و بێماناشە ئەی سەبارەت بە یەکگرتووی ناتۆ ینی بۆ خۆت دەزانی زۆرێک لە سەرۆکەکان و ڕێبەرانی وڵاتانی ناتۆ ئاماژە بەو یەکگرتوویە دەکەن و دەڵێن لە چەندان ساڵە هێندەی ئێستا ناتۆ یەکگرتوو نەبووە ئایا ئەو هەڕەش و مەترسیانەی کە لەسەر ئەوروپا و لەسەر خودی ناتۆ هەیە هەر ئەمێ وای کردووە کە ناتۆ بەم یەکگرتوویە ببینرێ یا فاکتەری تریشان Belen, good question. We are living in a historical moment. بڵێن ئەمە پرسیارێکی باشە ئێمە لەسەر وەختێکی مێژوویدا دەژین و هەڵوێستەکان بە شێوەیەکی بەرچاو گۆڕانیان بەسەردا هاتووە بۆ یەکەمین جارە لە وەتەی دووەم شەڕی جیهانیەوە ئەڵمانیا هێزی سەربازی خۆی دەنێرێتە وڵاتێکی دیکە بۆ یەکەم جارە لە وەتەی دووهەم شەڕی جیهانیەوە ئەڵمانیا نزیکەی 200 ملیار یۆرۆ خرج دەکات تا لەشکرێکی ڕاستەقینەی هەبێت هەڵوێستەکان لە ئەوروپادا بە 180 پلە گۆڕاون زانیاریەکان نیشانی دەدەن هەموو وڵاتان 28 وڵاتی ئەوروپاشەوە کۆمەکی لەشکری دەنێرن بۆ ئۆکرانیا ئەم جۆرە هاوڕایی و هاوکاریە بەر لە 2 مانگوها نەبوو ئەمەی ڕوودەدات شەڕێکە بژاردەی ڤلادیمیر پوتینە و نەدەبوایە و ئەو داگیرکاری بکردایە و مەترسی لەسەر ئەوروپا دروست بکردایە با ئەوەش بڵێم بەشێکیشی دەگەڕێتەوە بۆ سەرۆک زلێنسکی کە ئەکتەرێکی ناوداری تەلەڤیزۆن بوو و وتارەکانی بەردەم ئۆ کۆنگرێسی ئەمریکا و پەرلەمانی کەنەدا و شوێنەکانی تریشمان بینی کە زۆر کاریگەر بوون و خەڵک وەها ناودێری دەکەن کە چەرچڵە و تیشێرتی لەبەردایە کەسێکی کاریزماشە و قسەکانیشی دەنگدانەوەیشی گەورەیان لێکەوتۆتەوە وەک ئەوەی دەڵێت پێویستی بە گواستنەوە نییە بەڵکو پێویستی بە تەقەمە نییە ئەمە دەنگدانەوەیکی زۆری هەبوو لە ئەمریکا و لە ئەوروپاشدا جیمز من دەگەڕێمەوە بۆلات سەرۆکی ئەمریکا ستایشێکی زۆری گەلی ئۆکرانیا دەکا بەهۆی بەرەنگاربوونەوەی لەشکری رووسیاوە و جەختیش دەکاتەوە لەوەی پێویستە شوێنی ئۆکرانیا لە ناو وڵاتانی کۆمەڵی بیستدا پارێزراو بێت. On the latter point, my answer is yes. That depends on the G20. لە پەیوەندی بە دوا خاڵەوە وەڵامەکەم بەڵەیە ئەمە دەکەوێتە سەر وڵاتانی کۆمەڵی 20 لە ئێستادا ئەم پرسە باس کراوە منیش باسم لە شیانەکان کرد ئەگەر نەتوانرا بکرێت ئەگەر ئەندۆنێزیا و ئەوانی تریش قایل نەبوون ئەوە بەڕوانینی من پێویستە داوا بکرێت ئۆکرانیا بتوانێت بەشداری لە کۆبوونەوەکاندا بکات و لە ڕاستیشدا ئۆکرانیا دەیتوانی بەشداری لە کۆبوونەوەکانی وڵاتانی کۆمەڵی 20دا بکات وەک چاودێر لەگەڵ ئەو قەبارەیی یارمەتی و کۆمەکە لەشکریانەی بۆ ئۆکرانیا دابین کراون تا ئێستا بەڵام وەک گەورە کاربەدەستانی ئەم وڵاتە دەڵێن پێناچێ ئەوەندە بەس بێت و بە پێویستیشی دەزانن هیچ مەرجێک دانەنرێ بۆیان لە کاتی دابینکردنی هەر کۆمەک و یارمەتیەک بۆ گەل و لەشکری ئۆکرانیا. Українська армія протистоїть вже місяць у нерівних умовах. بۆ زیاتر لە 1 مانگە لەشکری ئۆکرانیا لە بەرەنگاربوونەوەیکی نابەرابەردایە و 1 مانگە من ئەمە دووبارە دەکەمەوە بۆ ڕزگارکردن و پاراستنی دانیشتوانی شارەکانمان ئۆکرانیا پێویستی بە یارمەتی لەشکریە بەبێ هیچ کۆتوبەند و مەرجێک رووسیا بەبێ هیچ کۆتوبەندێک تەواوی هێز و توانای لەشکری خۆی دەژی ئەمە بەکاردێنێت و هەست شتێکی بکرێتە بەردەست خانوبەرە و کلیسا و عەبارەکانی خواردەمەنی و زانکۆکان و پرد و نەخۆشخانەکانی ژوێران دەکات ئۆکرانیا ڕووی لە ئێوەیە تا فڕۆکەمان بداتێت تا خەڵکی زیاتر لە دەست نەدەین ئێوە هەزاران فڕۆکەی جەنجیتان هەیە و هەتا ئێستاش 1 دانەشتان نەداوینەتێ
جیمز ئەمە دەبوونیە نەبوونی ئۆکرانیا لە وڵاتانی کۆمەڵی بیزدا لە کۆبوونەوەکانی کۆمەڵی بیزدا چ شتێک لە ڕاستی ئەو شتانە دەگۆڕێت کە ئێستا لەسەر زەوی ڕوودەدەن؟ Well, I think what's more important is admission to the EU. پێم وایە لەوەش گرنگتر بوونی ئۆکرانیایە وەک ئەندامی یەکێتی ئەوروپا کە دەزانین لە ژووری چاوەڕوانی داماوەتەوە تا بێتە ئەندام هەستێکەیە کە دەتبات بەرەو ئەوەی بگوترێت ڕێگە دەدرێت بە ئەندامەتی ئۆکرانیا و ئەمە شتێکی مەزن دەبێت 3 ساڵ لەمەوبەر ئەو مافەدرا بە هاوڵاتیانی ئۆکرانیا تا ئازادانە و بەبێ ویزا سەردانی وڵاتانی یەکێتی ئەوروپا بکەن و ساڵانەش بە ملیۆنان خەڵک دەچن و 90 ڕۆژیش دەمێننەوە دەشتوانن بۆ کارکردن و خوێندنیش بچن و بمێننەوە واتە هاتوچۆیەکی زۆر هەیە لە نێوان ئۆکرانیا و یەکێتی ئەوروپادا و هەر بۆیەشە بەڕژدی داوا دەکات تا ببێتە بەشێک لە یەکێتی ئەوروپا گەشت و کار و خوێندن و تەنانەت مانەوەی ئۆکرانیەکان لە ئەوروپایە نەک لە رووسیا و ناشیانەوێت بچنە رووسیا بژار ڕاستەقینەکەی هاوڵاتیانی ئۆکرانیا بوونیانە بە بەشێک لە ڕۆژئاوا و بوونیانە بە بەشێک لە ئەوروپا لەگەڵ هەموو ئەو پشتیوانیانەی کە ناتۆ ینی باسی دەکات و دەیدا بەگەل و بە لەشکری ئۆکرانیا بەڵام پێدەچێت سنوورداریەکە بێت لە دابینکردنی پشتیوانیەکاندا وەکو سەرۆکی ئۆکرانیا خۆی باسی دەکات و داوا دەکات ئەو کۆتوبەندانە یاخۆ ئەو جۆرە سنووردانانە بۆ پشتیوانیەکان نەمێنن. ناتۆ بۆچی پشتیوانیەکانی سنووردار دەبێت بۆ ئۆکرانیا؟ Many people in NATO do not want to provoke Russia. زۆر لایەن هەن لە ناو ناتۆدا نایانەوێت رووسیا بوروژێن و وەهاش هەست دەکەن بۆی کە پێدانی میکی 29 بە ئۆکرانیا لەلایەن پۆڵندا و سلۆڤاکیاوە رووسیا دەوروژێنێت. ئۆکرانیا خاوەنی هێزێکی بچووکی ئاسمانیە بەڵام چالاکە و پێویستیشی بە فڕۆکەی زیاترە یان دانانی هەرێمی دژەفرین وەها دەکات فڕۆکەکانی ئەمریکا فڕۆکەی رووسیایی تێک بشکێن و لەوانەشە پێچەوانەکەشی ڕووبدات جا هەرێمی دژەفرین ڕاستەوخۆ ئەمریکا و رووسیا دەخاتە ناو قەیرانەوە و کەسیش ئەمەی ناوێت. کەواتە گلەیەکانی خەڵکی ئۆکرانیا و سەرۆکی ئۆکرانیا لە جێی خۆیان ینی گلەیەکی بەجێیە کە دەیکەن. I think there are always people who don't want to do this because they're afraid of provoking Russia. بەڵێ وایە بەڵام هەمیشە خەڵکانێکن کە نایانەوێت ئەوە بکەن لەبەر ترس و نیگەرانی لە وروژاندنی رووسیا. پێم وایە دەکرێت بە ئەندازەیەکی کەمتر شت بکرێت وەک پێدانی فڕۆکەی میک بەڵام بۆ هەرێمی دژەفرین پێم وایە قورسە چونکە وەک گوتم ئەمریکا ڕاستەخۆ دەکەوێتە ناو قەیرانەوە لەگەڵ رووسیادا پێم وایە کێشە گەورەکەی ئۆکرانیا هێرشە موشکەکانی جۆری کروز و موشەکە دوور هاوێژەکانی ترن بەڵام لە بیرمان نەچێت بەپێی هەندێک لە مەزەندەکان یەک لە سەرسێ و زیاتریش لەو هێزانی رووسیا کە هێرشیان کردووە لەم 5 هەفتەی ڕابردوودا یان کوژراون یان بریندارن ئەمەش ڕێژەیەکی زۆرە بێ لەوەش نزیکەی نیوەی تانک و زیری پۆشەکانی رووسیا تێکشکێنراون هەر بۆیەشە مۆسکۆ دەستی کردووە بە بۆردومانکردن لە دوورەوە بەڵێ هەندێک لە بۆردومانەکان بە فڕۆکە دەیکات بەڵام زوربەیان بە موشەکی کروز دەکرێن و زوربەشیان لە ناو خاکی رووسیاوە دەهاوێژرێن هەڵبەتە ئۆکرانیاش ناوێت هێرش بکاتە سەر خاکی رووسیا. باشە جەیمزەکرێ پێم بڵێ ینی پەیامی ڕاستەقینە لە پشت ئەو کۆبوونەوە ئاسایی ناتۆ لە بروکسل بۆ جیهان چی بوو؟ The Brussels meeting was کۆبوونەوەکەی بروکسل وەک پشتیوانی و هاوسۆزێکی تاوەتی ناتۆ بوو بۆ ئۆکرانیا ئەمە زۆر بە ئاشکرایی بینرا هەروەها چوونی بایدن بۆ ئەوێ وتارەکەی لە واشۆ زۆر گرنگ و پڕبایەخ بوو ئەوە بوو لە کۆتایی وتارەکەی داوتی پێویستە پوتین بڕوات جا ئەمە مەبەستدەی گۆڕینی ڕژێمی رووسیا نەبوو بەڵام وهای وت و ئەگەر گوێ لە وتارە بگرینەوە لە چوارچێوی وتارەکەدا شتێکی ئاسایی وها بگوترێت هەرچەندە گوێمان لە هیچ سەرۆکێکی ئەمریکا نەبووە بڵێت پێویستە سەرۆکی رووسیا یانێکێتی سۆڤێتی پێشوو بڕوات. لە پاش تێپەڕینی زیاتر لە 1 مانگ بەسەر شەڕی سەپێنراوی رووسیا بەسەر ئۆکرانیادا ئەگەرەکانی بەکارهێنانی چەکە کۆمەڵ کوژەکان لەلایەن مۆسکۆوە زیاتر بوون گەورە دەسەڵاتدارانی مۆسکۆ چەندان ئاماژەیان بەوە کردووە وەک دەڵێن ئەمریکا و ناتۆ پێگەی تایبەتیان هەیە لە ئۆکرانیادا بۆ دروستکردنی چەکی کیمیایی و بایۆلۆژی. بەشێکی نیگەرانیەکانمان دەگەڕێتەوە بۆ ئەو گوتار و قسە و باسانەی کە رووسیا لە هەوڵی دروستکردنی بیانوودایە گوناهبارکردنی ئۆکرانیا و
ئەمریکا و هاوپەیمانانی ناتۆ بەوەی دەیانەوێت چەکی کیمیاوی و چەکی بایۆلۆژی بەکاربهێنن پێشترێش بینومانە لایەنی تر گوناهبار کراوە وەک ڕێگەیەک بۆ دروستکردنی بیان و تا خۆیان هەماشێت بکەن بێگومان ئەو گوناهبارکردنەی ئۆکرانیا و هاوپەیمانانی ناتۆ بەبێ هیچ چەند و چوونێک ڕاست نییە. پێم وایە ئەگەر پوتین کارێکی لەو شێوەیە بکات ئەوە بەرەنجامەکەی هەتا بڵێ قورس دەبێت چۆنێتی وەڵامدانەوەکە تا ئەندازەیەک شاراوە بێت بەڵام پێم وایە وەڵامێکی کارەساتەوی دەبێت ئەگەر پوتین کارێکی لەو شێوەیە بکات. جیمز لە ئێستادا یەکێک لە بابەتە هەرە گەرم و گوڕەکان ئەگەر و نەگەری بەکارهێنانی چەکی کۆمەڵ کوژیە چەکی بایۆلۆژی کیمیایی و تەنانەت چەکی ناوچیش بەڕای تۆ ڤلادیمیر پوتین ئەو سەرکێشیە کات؟ Putin sees that he's never lost a war. پوتین وەها خۆی دەبینێت کە هیچ شەڕێکی نەدۆڕاندووە وەک دەزانین شاری حەلەبی بردووان کرد و وەک ستالینگرادێکی بچووکی لێکرد لە چیچان شاری گرۆنزی وەک ستالینگرادی لێکرد هەنگاوە بەرایەکانی پوتین وەک دەبینین بردومانکردنێکی قورسی شوێنەکانی وەک ماریپۆلا کە بەندەرە پوتین وەک کەسێکی بیرۆکراسی و لەشکری نایەوێت دۆڕاندنی شەڕ ببینێت ترسم لەوە هەیە هەوڵی بەکارهێنانی چەکی کیمیایی بدات پێم وایە ئەگەر بگەڕینەوە بۆ 10 ساڵ لەمەوبەر رووسایەکان تەواوی پەیوەندیەکانیان لەگەڵ ئۆکرانیادا لەدەستدا و پێشموانیە جارێکی دیکە وەک پێشوو ئەو پەیوەندیانە ڕێک بخرێنەوە جا بێگومان بەکارهێنانی چەکی کیمیایی وەها دەکات ئۆکرانیەکان بە تەواوەتی لە رووسیا دوور بکەونەوە جا نازانم ئایا رووسیا بیر لە مەودای درێژخایەن دەکاتەوە یان نا ئایا بیر لە قۆناغی پاش پوتین دەکاتەوە کە لەم پاییزەدا تەمەنی دەبێتە 70 ساڵ کێشەکە لەوەدایە کە پێویستە دەریچەیەک بۆ پوتین بدۆزرێتەوە و بە شێوەیەکیش بێت بانگەشەی سەرکەوتن بکات بەڵام بەڕاشکاوی بڵێم پوتین وەک جرجێکی گەمارۆدراوە و ئەو جرجانەش مەترسیدارن و لە پێناو خۆ دەرباسکردندا بازیش دەدەن و شتی ترسناکیش دەکەن هەر بۆیە دەشێت خوانەکردە چەکی کیمیایی یان تەنانەت ناوەکیش بەکار بهێنێت ئێمە پێشتر وەهامان بیر لێ دەکردەوە کە پوتین ئەو هێرشە ناکات هەرچەندە من دەمگوت لەوانەیە و لەوانەش نییە ئەو هێرشەی بکات بەڵام ئەوە تا کردی و هەموو جیهانی تووشی وا قورمان کرد. Did not think he would invade, so we could be in for a surprise. بەڕای تۆ هیچ ئەگەرێکەیە کە ڤلادیمیر پوتین لە دەسەڵاتان نەمێنێ؟ I think هیوادارم ئەوە ڕووبدات دەزانیت ساڵی 1962 بوو یان 63 خرۆشۆف دوورخرایەوە چونکە مەکتەبی سیاسی هەبوو لەو کاتەدا بەڵام ئێستا لە رووسیا مەکتەبی سیاسی نییە پوتین ڕژێمی تاکە کەسی دروست کردووە لە وێنەکاندا دەبینین بۆ نمونە چەند هەفتەیەک لەمەوبەر لەسەر مێزێکی درێژی گەورە دانیشتۆ و خۆی لەم سەری مێزەکە و ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنساش لەو سەری مێزەکەدایە یان کۆبوونەوەکەی لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی رووسیادا وەک ئەوەی خوێندکاری پوتین بن جا بەڕاستی نازانم خەڵکی رووسیا چۆن دەتوانن لەگەڵ پوتیندا پشوو درێژ بن یان ئایا ئەو کەمینەی دەسەڵاتدار دەتوانن لای بدەن یان نا فلیمێکم بینی لەسەر مردنی ستالین بەڕاستی کۆمێدی بوو لە ئێستادا ڤلادیمیر پوتین هەرتەنها شەڕ بۆ سەرکەوتن ناکات بەڵکو و پەیوەندیشی هەیە بەمانەوەی سیاسیانی خۆیەوە چونکە ئەگەر شەڕ بدۆڕێنێت ئەوە لەوانەیە هێزە ئاسایشی و لەشکریەکان لێ هەڵ بگەڕێنەوە ئەگەر دەستیان پێی ڕابگات. ئێمە زۆر جار جۆمانێ دەبێت ڕێبەرانی ناتۆ یاخۆی گیانی ڕۆژاوە بە گشتی باز لە مەترسیەکانی بەکارهێنانی ئەو چەکە کۆمەڵ کوژیانە دەکەن و ئاگاهیەکی ئەجگار قورسیش بە کرملن دەدەن و پێیان دەڵێن کارەساتێکی ئێجگار گەورە دەقەومیە ئەگەر بێت و ئەو چەکانە بەکار بێنن و ئەگەر بێت و وڵاتانی ڕۆژاواش وەڵامی ئەو بەکارهێنانە بدەنەوە لێرەیە ئەمێ بزانم ئەوان باسی سێهەم شەڕی جیهانی دەکەن جا هیوادارین وەها نەبێت و ئەوەی دێڵێت دروستە و کارەساتێکی گەورە دەبێت لەوەتەی ساڵی 1945ەوە دوای ناکازاکی و هێرۆشیما ئەو جۆرە چەکە بەکار نەهێنراوە و بەڕاستیش سەروەختێکی گرنگ بووە کە چەکی ئەتۆمی تیادا بەکار نەهاتووە بەڵام لە ئێستادا کە وڵاتێک بە چەکی ئەتۆم یان ناوەکی هێرش کاتە سەر وڵاتێکی دیکە شتێک نییە بشاردرێتەوە یان هێرشێکی تیرۆریستی بێت و بە جانتایەکی دەستیەوە بکرێت ئەمە شتێکە دەزانرێت و دەشزانرێت کێش بەشدارە لەو هێرشە ئەتۆمیەدا هەر بۆیە چاوەڕوان دەکرێت لە ئاوەها ڕەوشێکدا
وەڵامێکی گشتگیر هەبێت و دڵنیاشم لەوەی ڕێک ئەگەری هەیە هەمان ئەو وڵاتەی بۆمبی ناوەکی بەکارهێناوە بکرێتە ئامانج. بەکارهێنانی چەکی ناوەکی هێڵی سوورە و ناکرێت ببەزێنرێت، بەڵام دڵنیا نیم لەوەی ئایا پوتین بەلایەوە گرنگە یان نا ئەو هێڵە سوورە ببەزێنێت یان نا، بەڕاستی نازانم. لەگەڵ هەموو باسکردنێکی شەڕی سەپێنراوی رووسیا بەسەر ئۆکرانیادا باسی وڵاتی چین و هەڵوێستەکانی ئەو وڵاتەش دەکرێت وەک دۆستێکی دێرین و نزیک لە رووسیاوە. هەمیشە بڕوامان بەوەیە کە ئاسایش دابەش ناکرێت. هەوڵدان بۆ بەرەنگاربوونەوەی لایەنێک یان بەرەیەک تەنها دەبێتە مایەی سناریۆکانی نەمانی ئاسایش. پێویستە ئوکرانیا بکرێتە پردی پەیوەندی نێوان ڕۆژاوا و ڕۆژهەڵات وەک لەوەی ببێتە بەرەیەکی جەنگ لە نێوان ڕکابەرەکاندا. وڵاتانی ئەوروپای پێویستە کار لەسەر پێکهاتەی سیستمێکی ئاسایشی هاوسەنگ و کاریگەر و درێژە پێدراو بکەن وەک ئەوەی هێڵی بەرەنگاربوونەوەی ڕۆژاوا و ڕۆژهەڵات بچێشنەوە. پێویستە ئەمریکا و ناتۆ دیالۆگ لەگەڵ رووسیادا بکەن وەک لەوەی شەڕی سارد دەست پێ بکەنەوە. ڕۆژاوا هیچ کاتێک نیگەرانیەکانی خۆی لەسەر هەڵوێستی وڵاتی چین نەشاردۆتەوە. دەشڵێت ئەگەر ئەم داگیرکاریەی ئۆکرانیا بۆ ڤلادیمیر پوتین بچێتە سەر، ئەوە بە دووریش نازانرێ وڵاتی چین هێرش بکاتە سەر تایوان. لە پێش هەموو شتێکدا پێویستە ئاماژە بۆ بکرێت تایوان ئۆکرانیا نییە. پرسی تایوان و پرسی ئۆکرانیا جیاوازن. بەگشتی تایوان بەشێکی دانەبراوە لە خاکی چین. پرسی تایوان ڕێک و ڕەوان پرسێکی ناوخۆیی و بەرگەی هیچ تێستێوەردانێکی بیانی ناگرێت. پێویستە ئەمبەر و ئەو بەری تەنگەی تایوان یەک بگرنەوە و یەکش دەگرنەوە. ئەمە ئاراستەی مێژوویە کە هیچ هێزێک ناتوانێت ڕای بگرێت. دۆسیی وڵاتی چین بەشێک بووە لە وتوێژەکانی کۆبوونەوە لوتکەیە نائاساییەکەی هاوپەیمانێتی ناتۆ لە برۆکسل و لەوێشەوە ڕێبەرانی وڵاتانی ئەندامی ناتۆ پەیامێکیان ناردووە بۆ بێژین و هەروەها بۆ وڵاتی بێلاڕووس. باسیشپال لە ڕۆڵی بێژین کردووە. لەم قەیراندا ڕێبەرانی هاوپەیمانەتی ناتۆ داوا لە چین دەکەین تا پشتیوانی لەم شەڕی رووسیا نەکات. وڵاتی چین هیچ پشتیوانێکی ئابووری و لەشکری ئەم داگیرکاریی رووسیای نەکردووە، بەڵام دەشبێت کاریگەریە زۆرەکەی خۆی بەکاربهێنێت لەسەر رووسیا و بانگەشەی چارەسەرێکی دەستبەجێی سیاسیانە بکات. هاوپەیمانان هاوڕان لەسەر ئەوەی دەبێت بێلاڕووس ئەو کارانەی ڕابگرێت کە وەک هاوبەشێکی پوتین دەری دەخات لەم شەڕەدا. وڵاتی هندستانیش هەتا ئێستەی لەگەڵدا بێ هەڵوێستی ڕاشکاوانەی خۆی لەم شەڕەدا ئاشکران نەکردووە و تەنها دەڵێ بەرژەوەندیە نیشتیمانیەکانی هندستان بڕیار دەدات. بڕیارەکانی دەدرێن تایبەت بە سیاسەتی دەرەوەی هیندستان لەسەر بنچینەی بەرژەوەندی نیشتیمانیە و بە پێی بیرکردنەوە و ڕوانین و بەرژەوەندی خۆمان ئەو بڕیاران دەدەین و پەیوەندی بە پرسی ڕۆژی ئۆکرانیا و دۆسیەی بازرگانیەوە نییە. لە پەیوەندیش بە هەڵوێستی ئێمەوە لەسەر پرسی ئۆکرانیا هەڵوێستمان زۆر ئاشکایانەیە و لەسەر بنەمای 6 پرەنسیپە و یەکەمیشیان داوا دەکەین تونوتیژیەکان و تەواوی شەڕانگێزیەکانیش دەست بەجێ ڕابگیرێن و ئێمە لەگەڵ ئاشتی داین. جیمز، ئەمێ بزانم چۆن دەتوانرێ وڵاتی چین بهێنرێتە ریزەوە کە ئیتر هیچ پشتیوانیەکی رووسیا نەکات؟ پێم وایە وڵاتی چین سزاکانی ئەمریکا و ئەوروپای بینی کە سەپێنراونەتە سەر رووسیا و ئەمەش گەورەترین و قورسترین جۆری سزان لە مێژووی مرۆڤایەتیدا. بە ئەندازەیەکیشە رووسیا دەکاتە کۆریایەکی باکووری گەورە، چونکە سزاکان ئەوەندە گەورە و قورسیشن کۆمپانیا گەورەکانی جیهان لە رووسیا دەکشێنەوە. پێم وایە چینیەکان هەموو ئەو ڕاستیانیان بینیوە کە ئەوروپایەکان و ئەوانی دیکەش لە بری شەڕکردن سزایان سەپاندۆ و دەشێت ئەو سزایانش بەسەر چیندا بسەپێنرێت. ئابووری چین لەسەر بازرگانی و لەسەر ئەو کڕین و فرۆشتانەیە کە دەیکات. هەر بۆیە لەو بڕوایەدا بە وریاییەوە هەنگاوەکانی خۆی دەنێت و زۆریش بە وریاییەوە. هیوادارم چین بتوانێت ڕێگر بێت لەو هەنگاوانەی پوتین یانیش ڕۆڵی ناوبژیوانی هەبوایە. هەرچەندە لەو بڕوایەدا نیم بێژینگ ئەم هەنگاوانە بنێت، بەڵام پێم وایە بە هیچ شێوەیەک بەشداری لەو هەڵمەتە خاچپەرستانەی پوتیندا ناکات. شتێکی تریشەیە ئەگەر بە خێرایی بڵێم جیهان وا دەزانێت چین سەیری ڕووداوەکانی ئۆکرانیا دەکات، بەڵام بیرکردنەوەکەی لای دەست بە سەراگرتنی تایوانە و ئەگەر پەرچەکردارێکی بەهێزیش هەبێت ئەوا دەتوانرێت لە تەنگەی تایواندا ڕێگە لە هێرشی چین بگیرێت.
بۆ وڵاتی هندستانیش بە هەمان شێوەیە بۆ خۆ دەزانیانێ تا ئێستا هندستان نە پشتیوانی کردووە نە ڕەتیشی کردوێتەوە. India has a special relationship with بەڵێ سەبارەت بە هەندستان هەرچی هەندستانە وەک دەزانرێت پەیوەندیشی تایبەتی لەگەڵ رووسیادا هەیە. هاوپەیمانەتێکی ناوچەیش هەیە لە نێوان چین و پاکستان و لەلایەک و رووسیا و هەندستانیش لەلایەکی دیکە. مۆسکۆ کەرەستە و کەلوپەلێکی زۆری لەشکریانە بۆ هەندستان دابین دەکات و هەر ئەمەشە وەهای کردووە کە پێم وابێت نیودلهی زۆر دوو دڵ بێت لە دژایەتی رووسیا لەم شەڕەدا. هەندستان کڕیارێکی سەرەکی چەکە و کەرەستە و ئامێرە لەشکریەکانی رووسایە و دەیەوێت پێش هەر هەڵوێستێک دوو جار بیری لێ بکاتەوە. بەڵام وەک دەبینین تا ئێستاکە هەر داوای ئاشتی و پاراستنی سەقامگیری دەکات. بێ لەمەش دەبینین هەندستان پشتێکی زۆری بەستووە بەو گەنمەی لە دەریای ڕەشەوە بۆی دەچێت نەکەر لە رووسیاوە بەڵکو لە ئۆکرانیاشەوە. جا پێم وایە ئەو هەڵوێستەی هەیەی لە بەرژەوەندی خۆیدایە تا ئاوەها بە هێوری بمێنێتەوە. ئۆکرانیا بە پلەی یەکەم دێت بۆ هەندستان لە دۆسەی دابینکردنی ڕۆنی گڵۆبەڕۆژەدا و ئەمەش بابەتێکی گرنگە بۆ هاوڵاتیانی هەندستان چونکە بەرزبوونەوەی نرخی خواردن بۆیان شتێکی خراپە. Food prices are going to go up and that is not good for India. ئێمە زۆر جار جۆمان لێبێ وڵاتی چین جەخت دەکاتەوە لەسەر ئەوەی کە نابێت ئەم ڕەوشە وای لێبێ بگۆڕێ بۆ شەڕێکی تری سارد لە جیهاندا. جا پرسیارەکەمەوەیە چین بۆ نیگەرانە لە دروستبوونەوەی شەڕێکی تری سارد. چونکە لە شەڕی ساردا وڵاتی چین جێدەمێنێت. شەڕی سارد ینی نەمانی بازرگانی لە نێوان ئەمریکا و وڵاتی چیندا و هەروەهاش ئەوروپا و چین. بێژینگ دەخوازێت بازاڕەکان کراوە بن بۆی وەک دەزانین زوربەی هەرە زۆری گەشەکردنی ئابوووریانی چین سەرچاوەکەی بازرگانی بیانی بۆ و لێرەوە دەگەینە ئەو بەرەنجامەی بڵێن شەڕی سارد بۆ چین زیانیشی گەورەیە چونکە چین بەلایەوە گرنگ نییە خەرجێ لەشکریەکانی چەند دەبێت. هێندەی ئەوەی بەلایەوە گرنگە بازاڕەکان بەڕووی بەرهەمەکانیدا دانەخرێت کە لەوانەیە لە ئەگەری شەڕی ساردا ئەمە ڕوو بدات و بۆیە پێویستە لە سەرچینیەکان بە وردیەوە سەر و سەودا بکەن لەگەڵ ئەم دۆسێدا. کۆمەڵگەی نێونەتەوەیی و نەتەوەیە گرتوەکانیش بەردەوام ئاگاهی دەدەن لە ڕوودانی کارەساتی تری مرۆیی بەهۆی ئەم شەڕەی ڤلادیمیر پوتین سەرۆکی ڕووسیاوە و دەشڵێن هەروە دێ و ژمارەی ئاوارە و پەنابەرانی ئۆکرانیا زیاتر دەبن. لە ماوەی تەنها یەک مانگدا زیاتر لە 10 ملیۆن کەس ناچار بوون ژیانی خۆیان ڕزگار بکەن و هەرچیەکی هەیەە جێی بهێڵن. زیاتر لە 6 ملیۆن و 500 هزار کەس ئاوارەی ناوخۆی وڵاتەکە بوون و نزیکەی 3 ملیۆن و 700 هزار کەسیش ناچار بوون ڕابکەنە وڵاتانی تر. هەروە دێ و ژمارەی زیانە گیانیەکانیش لە ناو خەڵکی سیڤیلدا بەرز دەبێتەوە هەرچەندە هێشتاش زانیاری تەواو نییە بە تایبەتی لەو ناوچانەی شەڕە قورسەکانی لێن. لە وەتای ڕۆژی 24 مانگی دووەوە کە هێزە چەکدارەکانی رووسیا هێرشەکانیان دەست پێکرد بۆ سەر ئۆکرانیا بەلایانی کەم 1035 کەسی سیفیل کوژراون و بەلایانی کەم 1650 کەسیش بریندار بوون. دەڵێن بەلایانی کەم چونکە هەتا ئیستا زانیاری تاوامان لە بەردەستانیە سەبارەت بەو شوێنانەی شەڕی قورس و خوێناویان تێدا ڕووداوە و بە تایبەتیش ماریۆپۆل و فۆلۆنۆفاخا. بێلەوانەش کەمبوونەوەی بەرچاوی خۆراک لە ئۆکرانیا بە ڕێژەیەکی چاوەڕوان نەکرا و بەرز بۆتەوە و پێ ناچێت ئاستی ئەم مەترسیێش لە مەترسیەکانی تری کارەساتەکانی ئەم شەڕە کەمتر بێت. بەرنامەی جیهانی خۆراک وهای مەزندە دەکات لە 45 خەڵک لە ئۆکرانە نیگەرانن لەوەی ناتوانن ڕێژەی پێویستی خواردنیان دەست بکەوێت تا بیخۆن. خۆراکێکێکە لە سێ پێداویستە گرنگەکە شانبەشانی پارێزراوی و هەروەهاش ئەسوتەمەنی بۆ هۆکارەکانی گواستنەوە. سەرۆکی ئەمریکا جەخت لە گەیاندنی یارمەتی و کۆمەکە مرۆییەکان دەکاتەوە بۆ ئۆکرانیا و لەشکر و حکوومەتی رووسیاش بە بەرپرس دادەنێ بۆ ڕوودانی کارەساتی مرۆیی لە ئۆکرانیادا. وەک ئاماژەی پێکراوە 10 ملیۆن کەس تا ئێستا ئاوارە بوون 3 ملیۆن و 800 هزار کەسی چوونەتە وڵاتانی تر زیاتر لە 1 ملیۆن لەو ئاوارانە منداڵن بە پێی UN هزاران کەسی سیڤیل زیانی گیانیان پێگەیشتووە 12 ملیۆن کەس پێویستیان بە یارمەتی و کۆمەکە 100 هزار کەس بەبێ هیچ یارمەتیەک ماونەتەوە بەهۆی هێزە سەربازیەکانی رووسیا و هەروەش گەمارۆدانی شوێنەکانی وەک ماریۆپۆل. کۆمەڵگەی نێونەتەوەیی بە گشتی رووسیا بە تەگەرەی بەردەم گەیاندنی کۆمەکە مرۆییەکان دەزانێت
بەڵام لە ناونەتەوە یەکگرتوەکاندا هاوڕاییەکی گشتی هەبووە لەسەر بەرپرسیارکردنی رووسیا بەرامبەر بە هەر کارەساتێکی لە ئەنجامی ئەو شەڕە سەپێنراوەی ڤلادیمیر پوتیندا دێتە ئاراوە. Once again, the world stood united. جارێکی تریش جیهان یەکگرتومایەوە بەڕووی داگیرکاریە ناڕەوا و بێبیانوەکەی سەرۆک ڤلادیمیر پوتین لە ئوکرانیادا. پێکەوە زۆرینەیەکی بەهێز لە وڵاتانی ئەندامی نەتەوە یەکگرتوەکان بڕیاریاندا کە رووسیا بەرپرسیارەتی قەیرانی مرۆیی و توندوتیژەکانی ئۆکرانیایی لە ئەستۆیە. پێکەوە داوای پاراستنی هەموو ئەو کەسە سیڤیلانەمان کردووە کە وڵاتەکان جێدەهێڵن و هەروەهاش گرتنەبەری هەنگاوەکان بۆ کەمکردنەوەی هەروادەیە زیاتربوونی مەترسی ئاسایشی خۆراک لە ئۆکرانیادا کە بەهۆی ئەو شەڕە بێمانەیی هاتوۆتە ئاراوە. پێکەوە پەیڕەوی نەتەوە یەکگرتوەکانمان پشتڕاست کردەوە. جیمز ئێمە لە زۆر شوێنی جیهاندا ینی جۆمان لەوە دەبێ خەڵک بە نیگەرانیەوە دەڕوانە ئەو دۆسیەیە کە کارەساتی مرۆیی لە ئاکامی شەڕێکی سەپێنرا و دروست دەبێ، بەڵام وا دەکا کە بەرەنجامە سیاسیەکان بگۆڕێن یا با بڵێم قەیرانە سیاسیەکان بگۆڕێن بۆ دۆسەی مرۆڤایەتی لە قەیرانی سیاسیەوە لە ڕوانگەی مرۆڤایەتیەوە سەیریان بکرێ. ئەگەر بێت و قەیرانی ئۆکرانیا بەم شێوەی لێبێ ئەنجامەکەی چی دەبێ؟ Well, it's very dramatic. جا بەڕاستی ئەو ڕەوشە ئاڵۆزە نزیکەی لە سەدادەی دانیشتوانی ئۆکرانیا وڵاتەکەیان جێهێشت و زۆر بەشیان ڕۆیان کردوتە پۆڵندا و ئەو جاش بۆ وڵاتانی دیکەی دراوسەی وەک ڕۆمانیا و هەنگاریا. ئەمە واتە لە دەستدانی لە سەدادەی دانیشتوان، بەڵام ئایا دەگەڕێنەوە ئەوەیان نازانم. ئەگەریش ئەم قەیرانە بە هەرچ ناوێکەوە باز بکرێت پێم وایە گۆڕانکاری لە کرۆکی کێشەکەدا دروست بکات. نیوەی دانیشتوانیش خانە و ماڵی خوان جێهێشتووە. هاوڕێم هەیە لە شاری کێف لە ڕەوشێکی خراپدا دەژین. ژمارەیەک شار و شارۆچکە ئێستا لە ژێر باری بردومانێکی قورسدان. ئەوروپا پێشوازێکی گەرم و گوڕیان لێ دەکات و وەک دەزانرێت 1 ملیۆن هاوڵاتی ئۆکرانی لە پۆڵندا کار دەکەن. هەمیشە هاتوچۆ لە نێوان ئۆکرانیا و پۆڵندادا ئاسان بووە. زمانی پۆڵندایی و ئۆکرانی لێک نزیکن، بۆیە بەو ژمارە زۆرە ڕوو لە پۆڵندا دەکەن. جا بەڕاستی ئەمەی ئێستا ڕوو دەدات قەیرانێکی گەورەی مرۆییە. هەواڵا خۆشەکە لەوەدایە کە ئەمریکا و یەکێتی ئەوروپا و بەریتانیا و سویسرا پێکەوە دەستیان گرتووە بەسەر نزیکەی 400 ملیارد دۆلاری پارەی یەدەکی رووسیادا و دەتوانن پێشبینی ئەوە بکەم کە ئەو پارەیە بۆ ئاوەدانکردنەوەی ئۆکرانیا بەکاردەهێنرێت کاتێک شەڕتەواو دەبێت و ئەوەش شتێکی باشە. چارەسەری درێژخایەن بۆ قەیرانی ئۆکرانیا چییە کە بگوترێ ینی دەکرێت وەکو بنەمایەک سەیری بکرێ بۆ سەقامگیری بۆ ئاشتی هەم لەو ناوچەیەوە هەم بۆ جیهانیش؟ Well, I think Mr. Putin has to leave power. پێم وایە پێویستە بەڕێز پوتین لە دەسەڵاتدا نەمێنێت، بەڵام نازانم چۆن ئەوە ڕوودەدات. ئەم شەڕە بژاردەی پوتینە و هەر چۆنێکیش بێت لە ئایندەیەکی کووردا یان درێژ مەودادا جا ئەم ساڵ بێت یان 10 ساڵی دیکە پوتین ئەم شەڕە دەدۆڕێنێت و ئۆکرانیەکانیش نانەوێت ببنە بەشێک لە رووسیا و شتی ئاوەها ڕوونادات. پێویستە ئۆکرانیا لەشکرە بەهێزەکەی خۆی هەبێت و بیپارێزێت. هەرچەندە ڕۆژ ئاوا تازە بۆی دەرکەوتووە کە لەشکرێکی بەهێزە. ناشبێت هیچ شتێک لەسەر کاخەز بمێنێتەوە، چونکە 20 ساڵ لەمەوبەر ئەو پارچە کاخەزە پێی دەگوترا یاداشتی لێ تێگەشتنی بودابست کە رووسیا و ئەمریکا و بەریتانیا مۆریان کردبوو تایدا باز لە ڕێزگرتنی سنوورەکانی ئۆکرانیا کرابوو. بەڵام ئەوە تا رووسیا ئەو نووسراوەشی دڕان و پاش 20 ساڵ داگیرکاریەکانی خۆی لە ئۆکرانیادا دەست پێ کردەوە. هەر بۆیە ئۆکرانیا پێویستی بەو پارچە کاخەزانە نییە، بەڵکو پێویستی بەلەشکر و بەچەک هەیە تا بەرگری لە خۆی بکات. بێلەوەش بواری دیبلۆماتی ڕۆڵی خۆی هەیە و پێم وایە لە قۆناغی پاش پوتیندا لە رووسیا پەشیمان بوونەوەیکی گەورە دەبینرێت و هەروەهاش هەوڵدان بۆ پەیوەندیشی ئاسایی و باشتر لەگەڵ ئۆکرانیادا ڕوودەدات. جیمز زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا، سپاس و پێزانینم. ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندە و چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهای خۆیشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵی.